ئەم پیاوەی دەیبینن ماوەی 48 ساڵ زیندانی کرا بەبێ ئەوەی هیچ تاوانێکیشی کردبێت. سڵاوتان لەبێت، من سیڤەر مەلاستارم، باسی چیرۆکی گلین سیمۆنزتان بۆ دەکەم کە 48 ساڵ بەبێ تاوانی زیندانی کرا. گلین سیمۆنز لە ساڵی 1974 بە تاوانی کوشتنی کەسێک دەستگیر دەکرێت. هەرچەندە سیمۆنز بەرگری لە خۆی دەکات، بەڵام دادگا سزای لە سێدارەدانی بەسەردا دەسەپێنێت. دوایەم بڕیارەش سیمۆنز دان بە تاوانەکەیدا نانێت و پارێزەرەکەی لە تانەدان لە بڕیارەکەی بەردەوام دەبێت. تاوەکو لە ساڵی 1970 سزاکەی لە سێدارەدانەوە دەگۆڕێت بۆ زیندانی هەتاهەتایی. دادگای ئەمریکا هیچ بەڵگەیەکی پشڕاستکراوی لەسەر ئەوە نەبوو کە سیمۆنز تاوانەکەی کردووە و لەسەر شایەتیدانی چەند کەسێک کە بینیویانە کەسێکی هاوشەوی سیمۆنز تاوانەکەی کردووە. بڕیاری داوە و هەر ئەمە وای کرد سیمۆنز 48 ساڵ و 1 مانگ و 18 ڕۆژ زیندانی بکرێت. ئەمەش ببێتە خاوەنی ڕیکۆردی زۆرترین ماوە زیندانیکردن بە بێتاوانی لە ئەمریکا. دوای ئەو هەموو کاتە دادگای ئۆکلاهۆما بڕیاریدا سیمۆنز بێتاوانە و ئەو هیچ کەسێکی نەکوشتووە. ڕووداوەکە لێرەدا کۆتایی نەهات. ئەمجارە سیمۆنز بەرکۆکی دادگای گرت. بە پێی یاسای ئەمریکا هەر کەسێک بە بێتاوان زیندانی بکرێت دەبێت قەرەبوو بکرێتەوە. لەسەرەما کێشە کەوتۆتە نێوان سیمۆنز و دادگا. دوای بێتاوانبوونی دادگا بڕیاریدا بە قەرەبووکردنەوەی سیمۆنز بە بڕی $175,000. سیمۆنزی تەمەن 70 ساڵ هاتە دەنگ و گوتی: نا، ئێوە بە بێتاوانی ئەو هەموو ساڵە منتان زیندانی کردووە. ئێستا دەتانەوێت بە پارەیەکی کەم بەڕێم بکەن؟ من ئەمە قبوڵ ناکەم، چونکە ئەو قەرەبووی بە منی دەدەن کەمە و من پارەیەکی زیاترم دەوێت. ئەو پارەی سیمۆنز وەری گرتووە، دەگاتە نزیکەی $470 بۆ هەر ڕۆژێک زیندانی کردن. بەڵام سیمۆنز ناڕازیە و دەڵێت پارەکە کەمە و سکاڵا لە دژی دادوەرەکەی پێشوش تۆمار دەکەم کە منی بەناحەق و بە بێتاوانی زیندانی کردووە.